یەکێک لە سەبەبە هەرە ڕئیسیەکانی کە علەف گران بووە ئەو پێکاتە علەفیانەی کە بەکاردەهێنن لە ئۆکرانیاوە داخلینە هەرێمی کوردستان دەبێت بە تایبەتی سۆیا و گەنمەشامی و ڕێکی زۆر زەی داخل دەبێت بۆ بەکارهێنانی لە پێکاتە علەفیەکاندا. ئەمە وای کردی ئەو شەڕا نرخی علەف زۆر بەرز ببێتەوە. لە هەمان کاتدا شتێکی تر کە ئەو پرۆژە پەلەوەریانەی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان لە ئیکتیفای زیاتی هەرێمی کوردستان زۆر زیاترە. ئەمە وای کردووە ڕێژەیەکی زۆر پەلەوەر ئینتاز بکرێت و لە ناو هەرێمدا زیاد بکاتن. خاوەنی پرۆژەش ڕێژەیەکی زۆر علەف بەکاردێنێ کە ڕێژە زۆرە علەفە بەکاردێنێتن پارێکی زۆری لەسرە لە هەمان کاتیشدا لە ناو بازار ئەو نرخی بۆ ناکاتەوە کە ئەو تێچوەی تێچووە. ئەمە وای لێ کردووە بەڕاستی تووشی زەرەر ببێتن. یەکێک لە سەبەبە ڕئیسیەکانی تریش هەر ئەوەیە کە حکوومەتی بەغدا تقریبەن لەو ماوەی لە ماوەی ئەو ڕۆژە ڕێگە پێدانی سامانی ئاژەڵی وەکو مریشک و پەلەوەر و هێلکەی کە لە هەرێمی کوردستانەوە ئینتاز دەکرێت لێناگەڕێ داخلی ناوەڕاست و خواروی عێراق ببێ. ئەمەش یەکەکە لە هۆیەکان یەکێک لەو بڕیارانەی کار ئەمڕۆ لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دامان هەر پرۆژەیەکی پەلەوەری بۆی هەیە علەف بێنێتن لە دەرەوەی هەرێم بێنێتن کە پێشتر لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ڕێگە دەدرا. ئێستا هەر خاوەن پرۆژەیەک دەتوانێتن علەف بێنێتن بۆ پرۆژەکەی خۆی بۆی ئەو زەختەی لەسەر کەم ببێتەوە بتوانێت نسبەتێک لە نرخەکەی بێتە خوارێ بۆی بتوانێت ئیستیفادە بکاتن. یەکێکی تر ئەو بڕیارانەی کە دامان پێکاتەی پێکاتەی علەفیەکان نرخی گومرگمان لەسەر لێخۆشبوونی گومرجیمان بۆ کردن کە بۆی ئەویش کار لە پێکاتنی دروستکردنی علەفکە نرخەکەی داببەزێتە.